ئازیزان ئێستاش دوابڕیاری لجنە کە بە هەمومان گەشی ناڕائێک و توانرا حوتی باشتر لە کەسی هەشتم هەڵبژێرین لە هەموو بەرنامەیەکیشدا یەکێک دەبێتە پاڵەوانی ئەو گروپە. ومێ دەکەم کەستان لە ئێمە عاجز نەبن بە گوشتایی نەڕۆن، هەر هەمووتان پیرۆزبایی لە یەکتری بکەن. ئێوە هەشتان هونەرمەندن، بڕیاری هەموو لجنە لە دکتۆر محەممەد و مامۆستاکەی دکتۆر بەرقیس و مامۆستا خەتاب بۆ گروپی مۆزیکیش هەمان ڕەمان هەیە کە هەر هەشتان هونەرمەندن، هەر هەشتان دەتوانن کاری هونەری بکەن، وەکو تەلەڤیزیۆنی زاگرۆسیش هەموو هاوکارێک بۆ هەر هەشتان ئەکرێت. دوایان بەرنامەیە لە ڤیدیۆکلیپ و گۆرانیتەمانکردن و بەشداریتان لە بەرنامەکانی میوانشو و ستۆدیۆ ئێستێران و ئینشاڵڵا هەر یەک لە ئێوە لە ساڵی ئایندا لە ستۆدیۆ ئێستێرانی ساڵی سێەم دەبنە میوانی بەرنامەکان و وەکو هونەرمەندێک پێشوازیتان لێکرێت. لە پەرێشانەوە دەست پێ یەکەم. پەرێشان تا چه حدێ لە خۆت ڕازی بووی؟ تەحەدەیەکی باش، چونکو پرۆڤاتمان نەبوو، بەس تەنها تەنسیق بوو لە نێوانمان، لە نێوان ئێمە و گروپی مۆزیکیدا. لە خۆت ڕازی بووم تەحەدێک. پەرێشان 39 پلەت لە 50 پلە بەدەستهێنا سەرکەوتوبی. هێشتا نازانیت کە دەرچی یا دەرنەچیت. مایکەکە بدەرە بەشدار. بەشدار تۆ لە خۆت ڕازی بووی؟ وڵی من سەرەتا من لە مۆسیقاشنەکان زۆر ڕازیم، بەڕاستی زۆر هاوکارمانە، دەستیان خۆش بێ. من لە خۆم ڕازیم، بڵێ تا حدێک ڕازیم. ئەوش بە هاوکاری زۆر سپاس. بەشدار 42 پلەت بەدەستهێنا سەرکەوتوبی. سێ کەسمان 42. هێوەر تۆ چۆن بووی؟ تەحەدێک باش بووم، ئەوە منەمەیە زۆر سپاسی و مۆسیقارانە بکەم. زۆر خۆشەوێت باش بوو. لیژنەش هەرمووتان خۆشەوێت، دەستان خۆش بێت. تقریبان ڕاستی زۆر باش. هێوەر بە هەمان شێوەی بەشدار 42 پلەت بەدەست. تا ئێستا پەرێشانە ترسێت 39 یەکەمترە لەو دوانە. کاک تاڕق چی بکەین ئەگەر بدۆڕێ هەولێر ئێمەش دەرەکە؟ هەبێ بارکەین هەموو بگوازینەوە، هەموو هەولێر بەجێ بێڵێ بەرنامەکە نوێنەری هەولێر تۆی تێماوی. کاک تاڕق سەرکەوتوبی 41 پلەت بەدەستهێنا. تا ئێستا پەرێشان خانە ترسی. ڕێبین چۆن بوویت؟ کەس بە خۆی نایە لە خۆی بەسەوی لە توانە بوو دەربێت. چۆن؟ لە توانە بوو دە ئەوە دوڕێ. ئەگەر خۆ حەفیزیت کرد گلەی مانوەکەی ئەگەریەی پێکەنی پێ بکەنە؟ ڕێبین بە هەمان شێوەی بەڵام پەرێشان یا هێوە یان بەشدار کامیانی 42 پلەت بەدەستهێنا. کاک حەمید لە سلێمانی. کاک حەمید تۆ خۆت چۆن بینی؟ وڵی مامۆستاژە من دەستخۆشی لەو برادرە ناکەم، برادری مۆسیقانە، سپاسی مولیاکتانەکەم. نەختێنان ساغ بوو مەراسی نەختێنان ساغ بوو بۆ شەوە توانیم کا شتێک پێشکەش بە هەموو ئێوە ئەو بینەرە خۆشەویستانیش بکەین. حەمید 38 پلەت بەدەستهێنا. زۆر سپاس. باجارە بچمە لای تەرزە. تەرزە تۆ چۆن بووی؟ زۆر نابێت. منیش هەڵام زۆر چکە میختارێک گۆرانەکەت باش نەبوو. بە یەک پلە لەگەڵ کاک حەمید، لەگەڵ بەشدار، لەگەڵ پەرێشان هاوپلەن 39 سەرکەوتوو. بابێتەوە لای عەشیر. عەشیر تۆ یان پاڵەوانی ئەم گروپەی ئەمڕۆ یان بۆ دەرەوە خوا حافیز کامیانی؟ وڵی مامۆستاوە بەدەستی گووە. بەدەستی ئێمێ باشە، من لە خۆت دەپرسم. یان ئەبێ بچیتە دەرەوە خوا حافیزی بکەی یان پاڵەوانیت بەتەڵی گروپی یەکەمی لەم گروپ بەرنامەیەکەکردن، یانی یا پلەکەت ئەبێ خوار 38 بێت یان سەر و 42 بێ. منەی دەمە دەست خۆت منەی دەمە دەست خۆت بزانم کامیان دەڵێ بە قسەی تۆوەکەم. ئەخە کامیان بەتەڵی یان بۆ دەرەوە خوا حافیزیان لێکەی؟
مامۆستا محەممەد تۆ چێڵێ مایکێک والله عشیر زۆر خراپ بوو بەڕاستیەوە خراپ بوو خراپ بوو یانی خواحافزی لێ بکە مامۆستا محەممەد تۆ مایکەکەی بدەێ و تۆقی خواحافزی لێ بکە لەگەڵ تۆ پرۆڤە ناکەیت چیت بود دکتۆر مامۆستا وەڵەن چی مامۆستا خەت نا ئەکەمە هاوڕێکەی هاوتەمەنەکەی ڕێبین تۆڵیت عشیر بڕوات خواحافیزیتان لێ بکە یانە بێتە بەتەڵ بەتەڵ بە چەپڵەیەک هەموو بۆ کاک عشیر عشی چلی پێنج لە بەدەستێنا بوویکە بەتەڵی ئەم بەرنامەیە سەرکەوتوبی کاک حەمید داوای لە بردن لە تۆکەین زۆر خۆشحاڵ بین بە بەشداریت سەرکەوتوبی بەڵام هەستمان کرد ناساغی بواری تەندروستیت باش نەبوو بەرنامەکەش مۆعیدی لەم ڕۆبوو کابوایە بکرێ تۆ هونەرمەندی سەرکەوتوو بیت و ئێمە پشتیوانی تۆکەین دەستخۆشی لە گروپی موزیکەکەین کە زەحمەتێکی زۆریان کێشا دەستخۆشیش لێوەکەین زۆر سپاس پیرۆزبایی لە هەمویانەکەم دەستخۆشییان لێکەم سپاس بۆ تەلەڤیزۆنی زاگرۆزیش کە تا ئێستا بەڕاستی زۆر سپاس ماندوو بوون لەگەڵ ئێمەیە بەڵام من لە تەلەڤیزۆنە جوانەکەی زاگرۆزەوە خەڵکەڵم چاوەڕێشتی تازە بن بە نزیکانە ئیشەڵا یەک دوو کلیپی جوانم بەدەستەوەی و کۆمەڵی مەقابلەی تەلەڤیزۆنی وەکو کوردستان تیڤی کورس تەلەڤیزۆنی کورسان لە سلێمانی شەڵا بەم زوانە پێیانەڵێم زۆر باشە ئێمە چاوەڕێکەین ئەو بەرهەمە جوانی جەنابەت بێتە کەناڵی زاگرۆس و بۆ ئێوەش و زۆر سپاس